زای پێنجوێن یەکێکە لەو شوێنانەی جۆری بەرهەمی کشتتوکاڵی و میوەی لێ بەرهەم دێت جۆرەهای لێ بەرهەم دێ بە تایبەتی لە ئێستاە کە کاتی پێگەیشتنی خەیار و تەماتە و بیبەر و شووتی و کاڵک و چەندین بەرهەمی دیکەیە بە تایبەتی شووتی و کاڵک کە بەم گەرمات تااقەت پڕۆکێنە خواستی زۆری لەسرە بەرهەمە خۆماڵیە هاوینەکان خواستی ناوخۆ پڕەکەنەوە بەڵام گۆڕانی ئاوهەوا گورزی خۆی لەو کەرتەش وەشاندووە تا ڕادەیەک بۆتە هۆی کەمبوونەوەی بەرهەمەکان ڕاستە هاوڵاتیانی هەرێم هەتا بەرهەمی ناوخۆ هەبێ پەنا نابنە بەرکڕینی بەرهەمە دەرەکیەکان بەڵام بەهۆی ئەوەی بەرهەمەکە زۆرە جوتیاران پێویستیان بە بازاڕی دیکەیە بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان کشت و کاڵ تەنها بەرهەمهێنان نییە ئەگەر پلانێک نەبێت بۆ ساختکردنەوەی بەرهەمەکان جوتیاران تووشی زیانە بنەوە. بۆ گفتوگۆی زیاتر دەربارەی بەرهەمەکانی پێنجوێن کەوتمان لە ئێستا پێگەیشتۆ لێرە میوانمان لەگەڵە بەختیار قادر نوێنەری جوتیارانی قەزای پێنجوێن کاک بەختیار زۆر بەخێر هاتن لە ئێستاە لە قەزای پێنجوێن وەرزی چنینەوەی چ بەرهەمێکە؟ بەڵێ سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم دیارە لە قەزای پێنجوێن ئێستا سەرەتای بە ئەوی بەرهەمەکانمان کە پێگەشتووە شووتیە کاڵەکە خەیارە کوولەکەیە بیبەرە. ئەی باشە کاک بەختیار بارودۆخی ئەم بەرهەمانە بارودۆخی کشت و کاڵ لە پێنجوێن چۆنە تا چەند وەکوتمان گۆڕانی ئاوهەوا توانێتی کاریگەری بکاتە سەر بەرهەمەکان؟ بەڵێ بەتەکید گۆڕانکاری خەش و هەوا ئەم گۆڕانە تەسیری لەسەر هەموو بەرهەمێ کردووە بەرهەمی کشت و کاڵی بەڵام توانم بڵێم بە حکمەوەی کە ناوچەکەی ئەمە ناوچەیەکی کوێستانیە ئەو تەسیرە نیسبەتێکی کەمتر ئەلحەمدولیلا تەسیری تێکردووە و توانیمانە سەر ڕاشقمان بگونجێنین و بتوانین بەرهەمێکی باش ئینشاءڵڵا بەرهەم بێنین. کاک بەختیارەوەی کە زۆرتر وشکە ساڵی و گۆڕانی ئاوهەوا کاری تێکردو بێگومان سەرچاوەکانی ئاون جوتیارانی پێنجوێن بۆ ینی بەرهەمەکانیان چ ئاوێک بەکارەهێنن؟ بەڵێ لە ڕاستیا ئاوی چەمەکان و ئاوی ژێرزەوی بەکارێنین ئێمە پشمان بە ئاوی ژێرزەوی بەستووە لێ لە ڕێی بیرەکانەوە چەمەکانیشمان بەداخەوە لە ئێستادا هەمووی وشکی کردووە نیسبەتێکی زۆر کەم لە حەفروانوە ئێمە پشمان بە ئاوی ژێرزەوی بەستووە. ئاوی ژێرزەوی ینی جوابی ئەو قەبارە کشت و کاڵی پێنجوێنەیەتۆ کا بەختیار ینی هەست ناکەن کە بۆ نمونە کورت ئەهێنن بۆ ئاوداشتن بەتەکید بەرەوەڵا هەستمان پێ کردووە کە کورتێنێ بۆ مەسایدی ئەو کردی کشت و کاڵی و بەرهەمە زۆری کە لە پێنجوێنە بەرهەمێت بەڵامی تر ناچاری مەجبورین توانی خۆمان بگونجێنین لەگەڵیا. ئەی ئاستی بیرەکان تا چەند دابەزیەوە بۆ نمونە سەردەمێک بوو لەوانەیە ئەگەر 50 مەترت هەڵکەندای بگەیشتی تا بە ئەوە هیچ گۆڕانکاری بەسەرهاتووە لە پێنجوێن؟ گۆڕانکاری بەسەرهاتووە پێنجوێنی ئێمە ئاوی ژێرزەوی ئاوی پێنجوێن لە قوڵاییان نییە. لە ڕاستیا پێشتری ئەمە پێنجوێن 5 متر ئاوەڵەکەن چەند ساڵی ڕابردوو 5 ساڵ لەمەوە پێش دەگەشتین بە ئاو ئێستا بەداخەوە ئاوی پێنجوێن دابەزیوە بۆ 30 متر لەبەرەوەی بیری ئەمە قوڵ نییە ئاوی ئەمە لەسەر و 40 مترەوەی ئاوی پێنجوێن و ئەوەی کە ئێمە وەکو تەجروبەی خۆمان زرێبار لە ڕۆژهەڵات ئەو ئەتوانم بڵێم دەورێکی باشی بۆی کە ئاوی پێنجوێنی ڕاگرتووە لەو ئاسە زیاتر دانەبەزێ. ئایواتە ڕێژەی بارانبارین لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ نمونە لە مەریوان و بارودۆخی ئاو لەوێ ئاوی ژێرزەوی لەوێ کاریگەریە کاتە سەر بەتەکید خۆی ئاو مەکانی نییە بڵێ لە شوێنێکە حەسریکە ئاڵوگۆڕەکە ئێمە تەجروبەی پێشووترمانە چەند ساڵی پێشوو ئاوی زرێبار بە نیسبەتێکی زۆر کەمی کردهبوو. لە حکوومەتی ئێران لە بەنداوی گاڕانەوە لەوێ ئاوی بۆ ڕاکێشاوە توان بڵێم پتر لە 30-40 ئینج بە شەو و ڕۆژ ئەم ئاوە داغڵی ناو زرێبارە بێتەوە ئەوش تەسیری هەیە بۆ ئێمە کە ئەو
بیرانەمان زۆر دانەبەزێتین بەداخەوە ڕژەی کەم بارانباری و ناوچەکەی شتێک کە زۆر گرنگە ئەبینین کە گۆڕانی ئاوهەوا وشکە ساڵی کاری خۆی ئەکا بەڵام ئایا جوتیارانی ئێمە هیچیان کردو بۆ ئەوەی کە بۆ نمونە بە بەکارهێنانی تەکنەلۆژیا ڕێگر بن لەوەی کە ئاوێکی زۆر بەفیڕۆ بچێ بۆ نمونە بێن ئەم ئاوا بە دڵۆپا بەکاریهێنن بۆ ئاودان بەکاری بێن و ڕێگری بکەن لەوەی کە سەرچاوەکان زیاتر بەفیڕۆ بچن بەڵێ بەتاکید تقریبا لە 2015ەوە پێنجوێن پێشکەوتنێکی زۆر باشی بینیوە بەخۆیەوە تەبەن تەجروبەمان لە وڵاتانی دراوسی و ئەوروپا و ئەوانە وەرگرتووە ئێستا ئێمە مەسایلی کەرتی کشت و کاڵ بە شێوازی دڵۆپاندن بە شێوازی پرژاندن ئێمە سوود لەوە بینیم بۆ بەرهەمەکانمان چکان نیسبەتێکی زۆر کەمی ئاوی پێویستە. کاک بەختیار باسی ئەومان کرد باسی سەرچاوەکانی ئاومان کرد باسی بەرهەمی پێنجوێنمان کرد بەڵام تەنها بەرهەمهێنانی ئەو بەرهەمە ساختکردنەوەی ئەوێت ئایا جوتیارانی پێنجوێن بەرهەمەکانیان تەنها لە هەرێمی کوردستان ساغەکەنەوە یان نا ڕێیان بۆ خۆشکراوە بۆی کە بتوان بەرهەمەکانیان هەناردە بکەن بۆ پارێزگاکانی تری عێراقیش؟ بەڵێ لە ڕاستیە ئێمە وەکو جوتیاران خۆمان لەگەڵ برا جوتیارەکەمان ناوەڕاست و باشووری عێراق لە چەند ساڵی ڕابردووە توانیمانە ئیلاقەیەکی باش دروست بکەین لە نێوانمانە بۆ ساکردنەوەی ئەو بەرهەمانەی ئێمە کە لە مرسوما پێگات وەزای دەن لە کاتێکا کە بەرهەمی ئەوانیش پێگا مەش هاوکاریان بین هەر لە ناوەڕاست و باشووری عێراق بەرهەمەکان ساغ نەکەن لە هەرێمی کوردستانیش پشبەرهەمی کوردستان بەستن کە بەرهەمەکانیان ساغکەنەوە ئەمە ئێمە توانیمانە لە ڕێەوەمەوە هەردوو وەزارەتی کشت و کاڵی هەرێمی کوردستان و وەزارەتی کشت و کاڵی عێراق بگەین بە دانیشتن لەسەر جوودی جوتیار خۆی تەبەن ڕۆژنامەیەکی کشت و کاڵی دروست بکرێت ئەم ڕۆژنامە کشت و کاڵیە دیارە هەموو مەرسومی بەرهەمەکان هەرێمی کوردستان و ناوەڕاست و باشووری عێراقی تیا چەسپیوە کە لەو مدە زەمەنیە بەرهەمەمان هەیە پێویست ناکا پشت بە بەرهەمی دەرەکی بەسین بەرهەمەکانم بۆ شێوازە ساختکردنەوە. باشەوە تا چەند پەیڕەوە کرێت تا ئێستا حکوومەت تا چه ئاستێک ئاسانکاری بۆیەوە کردووە جوتیارە؟ وەکو لە ڕاستیا وەزارەتی کشت و کاڵ زۆر ئێمە سوپاسیەکەی لە ڕێم کەناڵی بەڕێستانەوە بێگەرخان خۆی وستافە بەڕێزەکەی لە ڕاستیا زۆر هاوکارمانن و وەزارەتی کشت و کاڵی عێراقیش زۆر جارێمە خۆمان ڕەنگە ئاگادار بن سەردارمان کردووە زەختمان کردووە برا پەرلەمانتارەکانمان هاوکارمان بوون برا جوودیارەکانمان لە ناوەڕاست و باشووری عێراق هاوکارمان بوون دیارە گویان لێگرتوین بەڵام ئەو هەوڵانش یەکەم و کورتی نەبووە تەبەن لە هەرێمی کوردستان بەداخەوە و یاخود لە مەرزەکانی باشوور ناوەڕاستی عێراق ئەوەی کە لە ئێرانە دیارە ئەمڕۆ بەبۆین ئەوەی کە تمەنی ئێرانی ئەو بەهایی خۆی لە دەست داوە لیرەی سووری تورکی ئەمانە تەسی کرۆدە سەر جوتیار لەبەرەوەی ئەوان هەرچۆن بیێنن بازرگانەکان قیمەتێکی کەمترەکەوێ بەڵام بەداخەوە بەهۆی نەبوونی پلان و هاوکاری جوتیارانی ئەمە و بەرهەمانەی بەرهەمێنی کولفەیەکی زۆرەکەوێت لە سەرمان دیارە ئەوەش تەسیری تێکردوین بەداخەوە تا ئەستەش دەماتوانێت چارەسەر باسی تێچووی بەرهەمهێنانت کرد کاک بەختیار بڵێ نرخەکان نامەوێت لەگەڵ نرخی بەرهەمە دەرەکیەکان بەراوردیکەین بەڵام بۆ نمونە ئەم ساڵ نرخەکان لەگەڵ ساڵی ڕابردوو هیچ گۆڕانکاری بەسەرا هاتووە؟ نەخێر لە ڕاستیا لەگەڵ ساڵی ڕابردووە ئێمە بۆ نمونە پێویستیمان بە نایلۆنە بە نەوارە بە بنەتۆوە بە دەرمانی قڕکەرە بە سەمادە ئەمانە لە ڕاستیا چەند کۆمپانیایەک دەستیان بەسەراگرتووە حەسریان کرۆ بۆ خۆیان ئەوەی کە ئێمە بە دوواداچوونمان کردووە لە وڵاتانی دراوسێ لە ئەوروپا قیمەتەکەی بۆ شقڵە نیە بۆ نمونە ئێسا کیسەیەک تۆوی تەماتە ئەگەر لە دەرەوە بە $10 بێ ئۆتۆماتیکی لە هەرێمی کوردستان بە $30 $35 بەسەر جوتیارە ساختکەنەوە و ڕێگاژ نادەن هیچ کەسێک بتوانێت خۆی ئەم بنێتەوە بکرێت و بێنێ کە ڕێگان باە ئاسایی بوو بەڵام ئەم کۆمپانیا هەمووی قۆڕە کردەوە بۆ خۆی بەداخەوە من لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم ئاوڕێباتەوە لە جوتیاران لە ڕاستیا لێپرسینەوێت لەم کۆمپانیانە بکە کە ئەو قازانجەزیایی کە لە ڕاستیا هیچ وجدانی ئەمەی قبول نییە کە لەسەر جوتیار زیایەکە کە ئەم شتانە بە گران کڕی جوتیار ئەو کاتە بەرهەمەکانیشی تێچووی زۆرترێکەوێت لەسەری
سپاس بۆ وروژاندنی ئەم بابەتەش زۆر سپاس بەختیار قادر نوێنەری جوتیارانی قەزای پێنجوێن کە لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان.